سڵاو و ڕێزم هەیە لە خزمەت کارزانی بەڕێز وەکو بەڕێوەبەری گرین سکوڵ و سپاسی ڕێکخراوی سروشتی کوردستانەکەم بۆ ئەم پرۆژە گرینگە و هەروە بە خێراتنی ئێوەی ئازیزەکەم کە لە ڕێگەی گوگڵ میتەوە لەم سمینارە بەشدارن. بابەتەکەی ئەوڕۆکە دەمانەوێت لەسەری قسە بکەین پەیوەندی خواردنەکانمانە لەگەڵ ژینگە. باشە، ئەگەر بمانەوێت پێناسەیەکی ژینگە بکەین ئەتوانین بڵێن ناوەندێکی سروشتیە کە هەموو ئەو شتە زیندەوەر و نازیندەوەرانە دەگرێتەوە کە لە دەوروبەرماندا هەن و پەیوەندی ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆیان بە ژیانی مرۆڤ و زیندەوەرانی دیکەی سەرزەوی هەیە و کاریان تێدا دەکەین و کارمان تێدەکەن. واتە ئاو، خاک، هەوا، ئاژەڵەکان، دارستان و ڕووەکەکان و بەرد و هەموو ئەو سەرچاوانەی کە لە هەسارەی زەویە هەن. باشە، ئەگەر بمانەوێت ژینگە دۆستی مانا بکەینەوە ئەتوانی بڵێن هەموو ئەو ڕەفتارانەی کە دەبێت بەهۆی کەمکردنەوەی گوشاری تاکە کەسی لەسەر ژینگە یا بۆ بوژاندنەوەی ژینگە، واتە کۆمەڵ ڕەفتارێکە کە ئێمە ئەتوانین ڕۆژانە لە ژیانی ڕۆژانەمانە ئەنجامیان بدەین بۆ ئەوەی بتوانین کەمترین زیانمان بە ژینگە گەیاند بێت و ئەمە لە هەموو شوێنێکە و لە هەموو وڵاتێکە و لە هەموو کۆمەڵگایەکە هەر کەسێک و بە پێی تواناکانی خۆی ئەتوانێ ئەم ڕەفتارانە ئەنجام بدات. باشە، ئەگەر ئێمە سەیری ژیانی ڕۆژانەی مرۆڤەکان بکەین و سەیری ژیانی ڕۆژانەی خۆمان بکەین لە بەیانیەوە کە هەڵەسەین لە خەو تا کۆتایی شەو کۆمەڵێک کار و ڕەفتارەکەین کە سەرچاوەکانی ژینگە بەکاردێنین لە ژیانی ڕۆژانەمانە، واتە وەکو ئەو بابەتانە وەکو ئاو، وەکو خواردن، وەکو جلوبەرگ، وەکو بەکارهێنانی ئۆتۆمبیل و هەموو جۆرە ئامرازە گواستنەوەکان، وەکو بەکارهێنانی وزە لە جۆری لە بابەتی جۆرە و جۆر وە بەکارهێنانی ئامرازە ئەلکترۆنیکیەکان و کارەبا و هەموو ئەو پێداویستیانەی تر کە ڕۆژانە مرۆڤ پێویستیەتی بەکاری بێنێ و هەندێکیشیان بۆ کار ئاسانی مرۆڤ بەکاردێن. واتە ئێمە ڕۆژانە لە ژیانی ڕۆژانەمانە ئەم کۆمەڵە کاریگەریمانە هەیە لەسەر ژینگە و ئەم سەرچاوانە بەکاردێنین بۆ ئاسانکردنەوەی ژیانمان. هەروە کە ئاماژەماندا یەکێک لەو شتانە کە ئێمە ڕۆژانە بەکاری دێنین و بۆ مانەوە لە ژیان پێویستمان پێیە خواردنەکانە. خودی خواردنەکان لایەکی شاردراوەی هەیە، نەتەنها خواردنەکان بەهەرحاڵ ئەو جلوبەرگەیش کە بەکاری دێنین، ئەو ئۆتۆمبیلەی کە بەکاری دێنین و هەموو ئەو بابەتایان کە لە ژیانی ڕۆژانەمانە بەکاری دێنین لایەنێکی شاردراوەی هەیە کە ئێمە نایبینین و بە ئاسانی دەستمان ئەکەوێ بەبێ ئەوەی بزانین لە پشتەوە چی گوزەراوە. بۆ نمونە لە خواردنەکانمانە کە ڕۆژانە 2 تا 3 ژەم خواردن ئێمە ئەخۆین کۆمەڵێ شت بەکاردێ وەکو زەوی کشت و کاڵ، وەکو ئاو، وەکو وزە و لە کاردانەوەی بەرهەمهێنانی ئەم بابەتانە کۆمەڵێک گاز لە هەوا بڵاو ئەبێتەوە. واتە ئەگەر سەیری ئەو وێنە بکەن لە خوارەوە دەستە چەپ لە چاندنی ڕووەکەکەوە تا ئەو کاتەی کە دەگاتە سەر سفرەکانمان و قاپی خواردنەکانمانەوە پرۆسەیەکە کە چەند شتێک لە خۆ ئەگرێ و دواتر ئێمە شیەکەینەوە کە ئەو بابەتانە چی و چین. باشە، یەکێک لەو شتانەکە پێویستە بۆ خواردنەکان زەوی کشت و کاڵە کە ڕێژەیەکی زۆری زەوی داگیر کراوە، واتە بەکاردێ بۆ ئەوەی کشت و کاڵی تیا بکرێەوە هەموو جۆرە ڕووەکەکان بچێندرێ بۆ ئەوەی
مرۆڤ بتوانێت وەکو سەرچاوەی خواردن بەکاریان بێنێ. ئەگەر سەیری وشکاتی سەر زەوی بکەین ئەبینین هەسارەی زەوی 29% لە وشکاتی پێکاتووە و 71% لە دەریا و لە ئاو لە ئۆقیانوسەکان پێکاتووە. تەنانەت لەو 29% کە وشکاتیە 71% مرۆڤ ئەتوانێت بەکاری بێنێ، واتە لەسەری شارەکان دروست بکە، بیناکان دروست بکە، زەوی کشت و کاڵ دروست بکە. لەبەرەوەی ئەو ڕێژەکەی تری واتە نزیکەی 29% بێسەمەرە و بیان بیابانە یان پێکاتووە لە جەمسەرەکان. لەو 71% کە مرۆڤ ئەتوانێت بەکاری بێنێ، نیوەی 50% بۆ کشت و کاڵ بەکار هاتووە، واتە 50% ئەو وشکاتیەی کە مرۆڤ بەکاری دێنێ بۆ شارەکان و لەسەریا ئەژی 50% بۆ کشت و کاڵ بەکار هاتووە. و ئەم 50% واتە نیوەی ئەم زەویانە ڕێژەیەکی زۆری بەکاردێ بۆ چاندنی دانەوێڵە بۆ ئاژەڵەکان کە دواتر وەکو گۆشت مرۆڤ بەکاریان بێنێ. واتە 77% ئەم زەوی کشت و کاڵانە بۆ چاندنی دانەوێڵە وەکو سۆیا، وەکو گەنمەشامی بەکاردێت کە بدرێ بە ئاژەڵەکان و دواتر ئاژەڵەکان سوودیان لێوەرگیرێ وەکو گۆشت. و تەنها 23% ئەم زەویە کشت و کاڵانە بۆ ئەو ڕووەکانن کە مرۆڤ بۆ خواردن بەکاریان دێنێ، واتە لە سەوزەکان، لە میوەکان، لە پاقلەمەنیەکان، لە هەموو جۆرە ڕووەکێک کە مرۆڤ بەکاری دێنێ ڕۆژانە، تەنها 23% ئەو زەویانەی داگیر کردووە و بەکاردێنێ و ڕێژەیەکی زۆر بۆ چاندنی دانەوێڵە بۆ بەرهەمهێنانی گۆشت بەکاردێ. باشە، ئێستا با بزانین ئەم زەوی کشت و کاڵانە کە نیوەی زۆرتری بۆ بەرهەمهێنانی گۆشتە و 23% تەنها بۆ ڕووەکەکانی مرۆڤە، شایانی خواردنی مرۆڤە، بزانین چەند لە سەد لە خواردنی مرۆڤی لەسەر زەوی پێک هێناوە. مرۆڤ پێویستی بە وزەیە بۆ بەردەوامبوون لە ژیان و پێویستی بە پرۆتئینە. ئەگەر ئەم دوو بابەتە سەرەکیە لە پێشچاو بگرین، هەروواکە لە ئامارەکانە ئەیبینین 18% ئەو وزەیە کە مرۆڤ لە ڕێگەی خواردنەوە بەکاری دێنێ لە ڕێگەی ئەو زەوی کشت و کاڵانەیە کە بۆ چاندنی دانەوێڵەی کێڵگەکان بەکاراتەوە. واتە ساڵانە ڕێژەیەکی زۆر ئاژەڵ ئەکوژرێت کە لەم ڕێژە و لەو زەوی کشت و کاڵانەی کە بەکار هاتووە بۆ ئاژەڵەکان تەنها 18% وزەی واتە کالۆری مرۆڤەکان، خواردنی مرۆڤەکان لەو زەویانەوە دابین کراوە و 82% تەنها لەو ڕێژەکەمەی زەوی کشت و کاڵە کە ڕووەکی شایانی مرۆڤە دابین دەکرێت. بە هەمان شێوە ئەگەر سەیری ڕێژەی پرۆتئین بکەین، 37% ئەو پرۆتئینەی کە مرۆڤ وەری ئەگرێت لە خواردنەکەی لە ڕێگەی ئاژەڵەکانەوە هەیە و 63% ئەو پرۆتئینەی لە ڕێگەی ئەو ڕووەکانەوە هەیە کە مرۆڤ ئەیان خوا. واتە ئێمە زەویەکی کشت و کاڵ 77% زەویە کشت و کاڵەکانمان بەکارهێناوە و داگیر کردووە لە کاتێکە ئەو پرۆتئین و ئەو وزەیە کە مرۆڤ پێویستیەتی ڕۆژانە لە جیهاندا هەموو مرۆڤەکان بە ڕێژەیەکی کەم لەو زەوی کشت و کاڵە دابینیەکە و 23% ئەو ڕووەکانە 23% ئەو زەوی کشت و کاڵانە کە مرۆڤ بەکاردێنێ بۆ ڕووەک
زۆرترین ڕێژەی پرۆتئین و وزەی خواردنی مرۆڤەکان دابینەکە. واتە لێرە ئێمە ئەبینین کە زەویەکی کشت و کاڵی زۆر بەکاردێت و تەبعاً ئاوێکی زۆرتر و تەبعاً وزەیەکی زۆرتر بەکاردێت لە کاتێکە کە دەبا زۆرترین ڕێژەی پرۆتئین و کالۆری وزە لە ڕێگەی ئەو 77% و لە ڕێگەی ئەو زەویە کشت و کاڵە زۆرە بواە کە مرۆڤ بەکاری هێناوە. بەڵام ئەمە پێچەوانەیە. واتە چی بکەین کە ئێمە باشترین سوود لە زەوی کشت و کاڵەکان وەرگرین دواتر ئاماژەی پێکەین. زەویە کشت و کاڵەکان تەبیعەتەن پاش چەند ساڵ ئیتر توانای سەمەرە هێنانیان نامێنێت. واتە ئیتر هێزی ئەوەیان نییە و بە جۆرێک لە جۆرەکان بێسەمەر ئەبنەوە و لەبەر ئەوەی کە بێسەمەر ئەبێتەوە ئەو زەویە و ئەو خاکە مرۆڤ پێویستی بەوەیە کە زەویەکی نوێ دابین بکە بۆ کشت و کاڵ و ئەمەش بە بڕینەوەی دارستانەکان ئەکرێت. واتە ساڵانە ڕێژەیەکی زۆر لە دارستانە باراناویەکان ئەبڕدرێنەوە بۆ ئەوەی بکرێن بە زەوی کشت و کاڵ کە ئەمە چەند کێشەیەکی سەرەکی تر دروستەکە. وەکو ئەزانین دارستانەکان وەکو هەناسەی زەوی ئەناسێنرێن و وەکو دروستکەری ئۆکسیژن و وەکو ئەوەی کە دوانەی ئۆکسیدی کەربۆن هەڵەمژێت و زۆر گرنگە بۆ هەسارەی زەوی و بۆ ژینگە. بەڵام ساڵانە بە ڕێژەیەکی زۆر ئەم دارستانانە ئەبڕدرێنەوە و ئەکرێن بە یا زەوی کشت و کاڵیا چەند بابەتێکی تر کە مرۆڤ بەکاریان دێنێ. بەڵام وەکو ئەو ئاماژەیە کە ڕێکخراوی کشت و کاڵی نەتەوە یەکگرتووەکان ئەو ئاماژەیە کە داوە زۆربەی ئەو بڕینانەوە بۆ بەکارهێنانیان وەکو زەوی کشت و کاڵ ئەنجام دراوە. ئەگەر سەیری ئەم ویانە بکەن ئەبینن کە دارستانی ئامازۆن کە وەکو هەناسەی زەویش ئەناسێنرێ لە 1950 چۆن بووە و لە 2020 ئاستی سەوزایی ئەو دارستانە بە چ ڕێژێک گۆڕانکاری تێدا کراوە کە ئەمە مەترسی خستووەتەوە و ئەمە کاریگەریەکی زۆری لەسەر مەسەلەی گەرمای زەوی و بەرزبوونەوەی پلەی گەرمای زەوی هەبووە و ئێستا وەکو کێشەیەکی سەرەکی ئاماژە پێ ئەکرێەوە هەموو ڕێکخراوە ژینگەیەکان و حکوومەتەکان هەوڵی ئەوادان کە پلانیان هەبێ بۆ ئەوەی چیتر کەمتر دارستانەکان ببڕدرێنەوە و زۆرترین سوود لە زەویەکان بەکار زۆرترین سوود وەرگرن بۆ ئەوەی مەجبور نەبن ناچار نەبن کە دارستانەکان ببڕنەوە. هەروە کە ئاماژەماندا بۆ خواردنەکانمان ئێمە پێویستمان بە زەوی کشت و کاڵە لایەنێکی تریش پێویستمان بە ئاوە. ئەگەر ئێمە سەیری هەسارەی زەوی بکەین ئەبینین ڕێژەی 71% زەوی بە ئاو داپۆشراوە. واتە هەموو دەریاکان هەموو ئۆقیانوسەکان و هەموو ئەوەی کە ئەیبینین لەسەر خەریتەی زەوی کە ڕێژەیەکی زۆر لە زەوی بە ئاو داگیر کراوە. بەڵام ئەوەی کە ڕاستی بێت تەنها 2.5% ئەم ئاوە ئاوی پاکە واتە ئاوی شایانی خواردنەوە و ئاوی شایانی کشت و کاڵە کە لەو 2.5%ش تەنانەت 1% لە بەردەستە و مرۆڤ ئەتوانێت بەکاری بێنێ و ئەو 1.5% تری ئەتوانین ئاماژە بکەین وەکو جەمسەرەکان
یا وەکو ئەو ئاوانەی کە لە ژێر زەویدان کە 1% ڕێژەیەکی زۆر کەمە کە ئەم هەموو کشت و کاڵی پێ ئەکرێەوە ئاوی شایانی خواردنەوەی ئێستا کە دانیشتوانی زەوی نزیکەی 8 ملیار کەسن کە تەنانەت 1 ملیار کەس هێشتا دەستڕەسی ڕۆژانەی بە ئاوی شایانی خواردنەوە نییە و کێشەی ئاو وەکو بوحرانێک لەم ڕۆژانەدا و لەم ساڵانەدا ئاماژە پێ ئەکرێت. باشە ئێستا با بزانین بۆ ئەو خواردنانەی ئێمە چەند لیتر ئاو بەکاردێت و ڕۆژانە ئێمە چەند لیتر ئاو بەکاردێنین بۆ خواردنەکانمان. ئەگەر سەیری ئامارەکان بکەن هەر لەسەرەوە ئەبینین بۆ بەرهەمهێنانی 1 کیلۆ تەماتە نزیکەی 214 لیتر ئاو بەکاردێ، بۆ بڕۆکلی 283 لیتر ئاو، بۆ کیلۆیەک پرتەقاڵ 533 لیتر ئاو، بۆ کیلۆیەک سێ و 822 لیتر ئاو. هەروە کە ئەڕۆینە سەرەوە واتە ئەدەینە خوارەوە ئەبینین کە بۆ نمونە بۆ پەنیر نزیکەی 3200 لیتر ئاو بەکاردێ، واتە تا 1 کیلۆ پەنێر دروست ئەکرێ 3178 لیتر ئاو سەرفە بێت. بە هەمان شێوە بۆ کیلۆیەک هێلکە 3920 لیتر ئاو سەرفە بێت، بۆ 1 کیلۆ مریشک 4325 لیتر و لە کۆتاییە ئەگەر سەیری ئامارەکە بکەین ئەبینین بۆ بەرهەمهێنانی 1 کیلو گۆشتی سوور گۆشتی مانگە 15415 لیتر ئاو بەکاردێت کە ئەمە ڕێژەیەکی زۆرە و هەروە کە ئەبینین ڕێژەی بەکارهێنانی ئاو تا بەروبوومە ئاژەڵیەکان دروسە بن ڕێژەیەکی زۆرترە لەوەی کە بەکاردێ بۆ ئەو ڕووەکانە و ئەو سەوزە و میێوانەی کە مرۆڤ ئەتوانێت بەکاریان بێنێ. واتە چی ئەم ئاوە لەکوێوە بەکاردێ؟ هەروە کە ئاماژەمان کرد 77% زەوی کشت و کاڵەکان بۆ بەروبوومی ئاژەڵی و بۆ گۆشت بەکاردێت. ئەو ئاوا لە زەوی کشت و کاڵەکانە بۆ دانەوێڵەی سۆیا و گەنمەشامی و ئەو جۆرە دانەوێڵانەکە دواتر دەدرێ بە ئاژەڵەکان سەرفە بێت، واتە تا 1 کیلۆ گۆشت بەرهەم دێت 16,000 لیتر ئاو سەرف بووە بۆ ئەو دانەوێڵەی سۆیا و گەنمەشامیە کە دەدرێ بە مانگایەک یان ئاژەڵێک کە ڕۆژانە ئەی خوات تا ئەو کاتەی بگاتە ئەو ئاستەی کە بتوانن لە گۆشتەکەی سوود ببینن. و هەروە کە ئەبینین و ئاماژەمان پێدا ڕێژەی ئەو ئاوەی کە بەکاردێ بۆ ڕووەکەکان کەمترە لەو ڕێژەیە کە بۆ بەرهەمهێنانی گۆشت و بەروبوومی ئاژەڵی بەکاردێ. ئەگەر ئێمە بمانەوێ ورتر بینەوە لەم بابەتە ئەبینین بۆ نمونە ئەگەر بمانەوێ سەیری لەفەیەکی بەرگەر بکەین بۆ ئەو دوو سەمونەی کە بەکاردێ لە لەفەیەکی بەرگەرە 83 لیتر ئاو بەکاردێت. بۆ ئەو گۆشتەی کە وەکو بەرگر بەکار هاتووە دەبێ بە بەرگر 2500 لیتر ئاو بەکاردێ، بۆ پارچەیەکی پەنیر کە لەو لەفەی بەرگرا بەکار بێت 151 لیتر ئاو سەرفە بێت، بۆ 1 یا 2 قاژی تەماتە
4 لیتر ئاو وە بۆ ئەو پارچە خەسەی کە ئەبینن کەمتر لە لیترێک ئاو سەرفە بێت واتە بەبێ حسابکردنی بەهەرحاڵ پارچەیەک گۆشتی بەراز کە لەم وێنەیە دانراوە کە 408 لیتر ئاوی بۆ سەرف بووە بەبێ حسابکردنی ئەوە ئێمە ئەبینین نزیکەی 2700 لیتر ئاو سەرفە بێت تا ئێمە بتوانین لەفەیەکی بەرگر بخۆین واتە ئاوێکی زۆر لە خواردنەکانمانە بەکاردێت کە لەوانەیە تا ئێستا ئێوە بیرتان لێ نەکردبێتەوە لەوانەیە تا ئێستا باس نەکرابێت بۆیە بەڕاستی زۆر گرنگە کە ئێمە بتوانین خواردنەکانمان مدیریەت بکەین بە جۆرێک لە جۆرەکان کە بتوانین کەمترین ئاو بەکاربێنین بۆ خواردنەکانمان واتە ئەو سەرچاوانە و ئەو خواردنانە هەڵبژێرین کە کەمترین ئاویان تێدا بەکارهێنابێ بە هەر حاڵ ئەگەریش هەر جۆرێک خواردن ئێمە بەکاربێنین زۆر گرنگە کە ئێمە ئاگامان لەوە بێ کە خواردن بە فیڕۆن نەدرێت لەبەرەوەی ئیتر ئێستا ئەزانین کە بۆ خواردنەکانمان چ ڕێژەیەکی ئاو بەکاردێت باشە بە هەمان شێوە کە لە خواردنەکانمانە ئاو بەکاردێت و زەوی کشت و کاڵ بەکاردێت ڕێژەیەکی زۆر لە هەموو جۆرەکانی وزە وەکو نەوت وەکو گاز وەکو گازۆیل و وەکو هەموو جۆرەکانی تری وزە بەکاردێت و تا ئەو پرۆسەیە کە خواردنەکە ئەگاتە دەستێمە ڕێژەیەکی زۆر لەو وزانەیش بەکاردێت بە هەر حاڵ ئێمە دەبێ بزانین و دەبێ ئاگامان لەوەی بێ لەم لایەنەیە یانە ئەگەر باسی وزە بکەین بەڕاستی زۆر گرنگە ئێمە بیر لەوە بکەینەوە کە چیتر خواردن بە فیڕۆ نەدەین لەبەرەوەی ئەم هەموو ڕێژە ئاو وزە و زەوی کشت و کاڵی بۆ بەکار هاتووە تا گەیشتووەتە سەر سفرەکەی ئێمە یەکێکی تر لە لایەنە شاردرەوەکانی خواردنەکانمان گازە گوڵخانەییەکان یا گرین هاوس گازز ئەو گازانە کە ئەتوانین بڵێن گازە زیان بەخشەکان کە لە هەوا بڵاو ئەبنەوە کە ئەم گازانە چەند جۆرێکن بەڵام 4 لە مەترسیدارترین گازەکان ئەم 4 گازن کە لێرە ئاماژەی پێەکەین یەکێکیان کە لە هەمویان مەترسیدارترە گازی دوانەی ئۆکسیدی کاربۆنە کە بە ڕێژەی 81% ئەو هەموو ئەو گازانەی کە لە هەوا بڵاو بووەتەوە 81% ئەو گازی دوانەی ئۆکسیدی کاربۆنەیە دوای ئەوە گازی میسانە دوای ئەوە ئۆکسید نیترۆزە لە ساڵانی ڕابردووە زەوی تووشی دیاردەیەک بووە بە ناوی کلایمت چێنج یا گۆڕانکاری کەش و هەوا کە ئەمەش بە بۆنەی زۆربوونی دانیشتوانی زەوی و ڕووی داوەوە زۆربوونی چالاکی مرۆڤ لەسەر زەوی و بەکارهێنانی سەرچاوەکانی ژینگە و یەکێک لە هۆکارەکانی ئەم گۆڕانکاری کەش و هەوایە بەرزبوونەوەی پلەی گەرمای زەویە کە ئەویش دیسان بە بۆنەی بڵاوبوونەوەی ئەم گازە گوڵخانەییانە یا گرین هاوس گاسزە کە ئەویش لە ڕێگەی ئەم جموجۆڵەی مرۆڤ لەسەر زەوی ڕووی داوە و بەشێک لەم گازە گوڵخانەییانە دیسان بە بۆنەی ئەو خواردنانەیە کە ئێمە ڕۆژانە ئەیخۆین و بەرهەمهێنانی ئەو خواردنانە هۆکاری بڵاوبوونەوەی ئەو گازانن ئەگەر ئێمە لێرە ئاماژەیەک بکەین و ببینین کە زۆرترین
ئەو گازانە لە چ ڕێگەیەکەوە لە هەوا بڵاو بووەتەوە ئەبینین کە 25% ئەو گازانە لە ڕێگەی بەکارهێنانی کارەباوە لە هەوا بڵاو بووەتەوە و بە هەمان شێوە 6.4% ئەم گازانە بەهۆی ئەو بینایانە یاوە تا بڵێن شارەکانەوە لە ڕێگەی بیناکانەوە لە هەوا بڵاو بووەتەوە وزەکانی تر وەکو بەکارهێنانی ئەو وزانە کە جێگرەوەی سەرچاوە سروشتیەکانن وەکو نەوت و گاز و ئەو وزانە کە لە ڕێگەی تیشکی خۆرەوە بەرحاڵیا لە ڕێگەی توربینە هەواییەکانەوە دروست دەکرێت 9.6 ئەو گازانە لە ڕێگەی ئەو وزانەوە هەیە و بە هەمان شێوە 14% ئەو گازانە لە ڕێگەی ئامرازەکانی گواستنەوە وەکو ئۆتۆمۆبیل وەکو شەمەندەفەر وەکو فڕۆکەکان لە هەوا بڵاو ئەبێتەوە 17.9% ئەو گازانە لە ڕێگەی پیشەسازیەکان و کارگەکان و معمەلەکانەوە لە هەوا بڵاو بووەتەوە و هەروەها کشت و کاڵ واتە ئەو زەویانەی کشت و کاڵ وە پرۆسسی بەرهەمهێنانی خواردنەکان بەرپرسیارە لە 20.4% ئەو گازانە کە لە هەوا بڵاو بووەتەوە و ئەم خواردنانەی ئێمە کشت و کاڵ تەنها بەرپرسیار نییە لایەنێکی تریش کە بەرپرسیارە لە بڵاوبوونەوەی ئەو گازانە دیسان هەر لە ڕێگەی خواردنەوە فود ویست یا خواردنە بە فیڕۆدراوەکانە واتە نزیکەی 21% ئەو گازە گوڵخانەییانە ئەو گازە زیان بەخشانە لە ڕێگەی کشت و کاڵەوە و بەرهەمهێنانی خواردنەوە لە هەوا بڵاو ئەبێتەوە و 6.7% تری گازەکان بەهۆی ئەو خواردنانەی کە بە فیڕۆدراوە و ڕۆژانە مرۆڤەکان ئەیکەنە تەنەکەی خۆڵەکەوە و بە فیڕۆ ئەچێت و مرۆڤ بەکاری نایەنێت واتە لە کۆی گشتی خواردنەکانە نزیکەی 27% ئەو گازە گوڵخانەییانە کە بڵاوە بێتەوە لە هەوا بەهۆی خواردنەکان و بەرهەمهێنانی خواردنە باشە با بزانین ورتر ئەگەر باسی بکەین بزانین ئەو گازانە کە لە ڕێگەی خواردنەکانەوە بڵاو ئەبێتەوە چ ڕێژەیەکە و ئەم پرۆسسە چۆنە کە ئێمە بۆ نمونە ئەڵێن هەر کیلۆیەک مریشک ئەوەندە کیلۆگرام دوانەی ئۆکسید کەربۆن لە هەوا بڵاو ئەکاتەوە واتە تا بەرهەمهێنانی ئەو خواردنە و تا ئەگاتە سەر قاپی خواردنەکانمان ڕێژەیەک لە دوانەی ئۆکسیدی کەربۆن لە هەوا بڵاو ئەبێتەوە ئەگەر لە خوارەوە بڕۆین بۆ سەرەوە هەروە کە ئەبینین بۆ گێزەر خەس پەتاتە سێو پیاز فستق سوودانی یا عەلیبابا لیمۆ تەماتە ئاڤۆکادۆ شلێک هەموو ئەم خواردنە ڕووەکیانە کە لە نیوەی خوارەوەی ئەم وێنەیە ئەبینین ڕێژەیەکی کەمتر لە 1 کیلۆگرام و کەمتر لە 2 کیلۆگرام دوانەی ئۆکسیدی کەربۆن لە هەوا بڵاو ئەکەنەوە تا بەرهەم دێن و دەگەنە سەر قاپی خواردنمان هەروە کە ئەڕۆینە سەرەوە ئەبینین برنجی قاوەیی بۆ نمونە بادەم ڕۆنی گوڵە بە ڕۆژە و ڕۆنی جۆزل هێند ڕۆنی زەیتون هەروە کە ئەڕۆینە سەرەوە ڕێژەی بڵاوبوونەوەی ئەو گازە بە بۆنەی بەرهەمهێنانیانەوە زیاترە بێ و کاتێک ئەگەین بە هێلکە مریشک ئەم ڕێژە نزیکە بێتەوە لە 5 کیلۆگرام دوانەی ئۆکسیدی کەربۆن لە هەوایە کە ئەمە ڕێژەیەکی زۆرە لێرە ئاماژە دیسان بە گۆشتی بەراز کراوە ئێستا ئەم ئامارە
بە بۆنێەوە ئاماری ئەوروپا و ئەمریکایە زۆرتر ئەتوانین بڵێن ئەگەر لە باتی گۆشتی بەراز ئێمە گۆشتی مەڕ بەراورد بکەین ئەتوانێت بە هەمان ڕێژە بێ ئەبینین کە زۆرتر لە 5 کیلوگرام دوانەی ئۆکسیدی کەربۆن بڵاو ئەبێتەوە تا ئەو گۆشتە و هەروەها ماسی حەوز لێرە ئاماژە پێکراوە کە زیاتر لە 5 کیلوگرام دوانەی ئۆکسیدی کەربۆن لە هەوا بڵاوە بێتەوە تا ئێمە بتوانین کیلۆیەک ماسی حەوز بەرهەم بێنین. دوو لە ئەو خواردنانە و ئەو خۆراکەی کە مرۆڤ بەکاری دێنێ ڕۆژانە ڕێژەیەکی زۆرتر گازی دوانەی ئۆکسیدی کەربۆن لە هەوا بڵاوە کاتەوە ئەوانیش پەنیر و گۆشتی سوورە. هەروەها کە ئەبینین پەنیر نزیکەی 10 کیلوگرام دوانەی ئۆکسیدی کەربۆن بڵاو ئەکاتەوە تا 1 کیلوگرام بەرهەم بێت لەو مادە خۆراکیە و گۆشتی سوور زیاتر لە 30 کیلوگرام دوانەی ئۆکسیدی کەربۆن لە هەوا بڵاو ئەبێتەوە تا کیلۆیەکی گۆشتی سوورمان بەدەستکەوێت کە هەروە کە ئەبینین دیسان وەکو ئاو ڕێژەیەکی زۆر گازی گوڵخانەی بڵاو ئەبێتەوە تا ئەم بەرووبوومە ئاژەڵیە بەرهەم دێت و ئەگاتە سەر قاپی خواردنەکانمان کە ڕێژەیەکی هێنجار زۆرە بە نسبەت ئەوەوە کە ئێمە هەڵسەنگاندنی بکەین لەگەڵ ئەو ڕووەکانەی کە ئەشێت مرۆڤ بیخوات و ئەتوانێت بەکاری بێنێ. باشە تێکی ژینگەی پاشماوەی خواردنەکانمان کە لێرە ئاماژەمان بە گازی دوانەی ئۆکسیدی کەربۆن کرد بە هەمان شێوە گازی میسانیش یەکێک لەوانەیە کە لە هەوا بڵاوە بێتەوە تا ئەو خۆراکە بگاتە دەستی ئێمە. واتە چی مانای ئەوەیە کە بۆ نمونە دوانەی ئۆکسیدی کەربۆن لە بڕینەوەی دارستانە باراناویەکانەوە بگرە تاکو ڕێژەی ئەو خۆراکەی کە ئەدرێ بە ئاژەڵەکان و دواتر ئەم پرۆسەسە ماوەیەک ئەخایەنێ ڕێژەیەکی زۆری وزە بەکاردێ تا ئەگاتە دەسمان و هۆکاری بڵاوبوونەوەی ئەم گازانە لە ڕێگەی ئەو خواردنانەوە کە بڵاو ئەبێتەوە ئەبینین دیسان لە بەرووبوومی ئاژەڵیە و لە گۆشتە زیاترە. گازی میسانیش بە هەمان شێوە گازی میسان لە ناو گەدەی ئاژەڵەکانە دروست ئەبێت و کاتێ ئەدرێتە دەرەوە وەکو پیسی و پاشماوەی ئەو ئاژەڵانە لە هەوا بڵاو ئەبێتەوە بۆ ئەوەی زیاتر هەست و درک بە ڕێژەی ئەو گازە میسانە بکەین. ئەتوانین ئاماژە بەوە بدەین ئێوە کێڵگەیەکی بەرهەمهێنانی شیر لە پێشچاو بگرن کە 2500 مانگای تێدایە. ئەم 2500 مانگایە لە کاتێکەوە کە گۆلکن تا ئەو کاتێک کە ئەتوانن شیر بەرهەم بێنن و تا کۆتایی ئەو پرۆسەیە کە ئەتوانن شیر بەرهەم بێنن کە نزیکەی 4 بۆ 5 ساڵە و دوای ئەوەش کە ئیتر توانای بەرهەمهێنانی شیریان نامێنێ ئەبێژێن بۆ قەسابخانە و گۆشتەکەیان بەکاردێت. ئەم 2500 مانگایە بەقەدەر شارێکی 450,000 کەسی پیسی و پاشماوەی هەیە و پیسی و پاشماوە ئەداتە دەرەوە کە لە کۆتاییە بە بۆنێ ئەو پیسی و پاشماوەیەوە ئەو گازی میسانە لە هەوا بڵاو ئەبێتەوە و تەنها بەمەیشەوە ڕان ناوەستێ ئەو پیسی و پاشماوەیە دواتر یا ئەشارژێتەوە لە ناو خاکە یان ڕێژرێتە ناو دەریاکان و بەهەرحاڵ ڕووبارەکان و ئۆقیانوسەکانەوە کە نزیکی ئەو کێڵگەنەوە بە دڵنیاییەوە ئەوە دیسان زیانێکی ژینگەی زۆری هەیە. و لەو وێنەی خوارەوە ئەگەر ببینین ڕێژەی گازی میسان کە لە مانگا و مەڕ بڵاو ئەبێتەوە بە هەمان شێوە گۆشتی بەراز
ڕێژەیەکی زۆرە بە نسبەت ئەوەی کە بەهەرحاڵ حتا بە نسبەت مرۆڤەوە کە ئەو گازی میسانە لە هەوا بڵاو ئەبێتەوە واتە دیسان ئەبینین کە ڕێژەیەکی زۆر گاز بە بۆنەی بەرهەمهێنانی گۆشت و بەروبوومی ئاژەڵیەوە لە هەوا بڵاو ئەبێتەوە ئێمە ئاماژەمان بەوەدا کە ئەم پرۆسەیە واتە کشت و کاڵ ئاو گازی گوڵخانەوە هەموو ئەو بابەتانەی تا خواردنەکە بگاتە سەر قاپی تاز بگاتە سەر قاپی خواردنی ئێمە و بەهەرحاڵ سەر سفرەکەمان پرۆسەیەکە کە لێرە ئاماژە بە ئامارێکی وڵاتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکایە هەروەکە ئاماژەماندا 45% زەوی کشت و کاڵەکان بۆ زەویەکانی جیهان بۆ کشت و کاڵ بەکاردێن و دواتر کە ئەم خاکە توانای سەمەرەی نامێنێ دارستانەکان ئەبڕدرێنەوە وە دیسان دەکرێن بە زەوی کشت و کاڵ کە هەر خۆی زیانێکە و لە هەر چرکەیەکدا 1 تا 2 دۆنم لە دارستانەکان ئەبڕدرێنەوە ئەبن بە زەوی کشت و کاڵ کە هەر بڕینەوەی ئەم دارستانانە ئەبێتە هۆی نەمانی ژینگەی بوونەوەرە نایابەکان و هەروە مەترسی لە ناوچوون و قڕبوونیان کە حتمما بیستومانە کە لە 50 ساڵی ڕابردوو ڕێژەیەکی زۆر لە چەندها بوونەوەری نایاب قڕبوون و بە هەمان شێوە چەند جۆرێک لەو زیندەوەرانە لە ئێستادا مەترسی قڕبوونیان هەیە کە ئەویش بە بۆنەی بڕینەوەی دارستانەکان و نەمانی ژینگەی ئەو ئاژەڵ و زیندەوەرە کێویانەیە کە بەشێکی ئەگەڕێتەوە بۆ بەکارهێنانی بەهەرحاڵ دار و درەختەکان و بەشێکی ئەگەڕێتەوە بۆ سافکردنی ئەو دارستانە و کردنی بە زەوی کشت و کاڵ بۆ خۆراکە دوای لێرە ئاماژە کراوە کە کێڵەکانی ئاژەڵ و پەلەوەر لە ویلایەتە یەکگرتووەکان 50% خۆراکی ئەو وڵاتە بەرهەم دێنێت کە حتمما ئەو نیوەکەی تریشی لە دەرەوە هاوردە ئەکەن و لە وڵاتە یەکگرتووەکان 60% دانەوێڵەی گەنمەشامی گەنم و 45% دانەوێڵەی سۆیا بۆ ئاژەڵەکان بەکاردێت هەروەها کە ئاماژەمان کرد پێشتر 77% زەویە کشت و کاڵەکان بۆ بەرهەمهێنانی ڕووەک بۆ کێڵگەکان و بۆ ئاژەڵەکانە کە دوایی بتوانین لە گۆشتەکەیان سوود وەرگرین کە ئەمە ڕێژەیەکی زۆرە بە هەمان شێوە ئێستا لێرە ئاماژە کراوە کە ساڵانە 150 ئەوە ملیۆنە بە هەڵام ملیار نووسراوە بۆ خۆراکی مرۆڤ دەکوژرێن کە ئەم ڕێژەیە ئێستا ئەگەر ببینین 32 ملیۆن مانگاکان 112 ملیۆن بەرازە و نزیکەی 8 ملیار ئەگەر هەڵنەبم مریشک سەردەبڕێ کە بە هەمان شێوە مریشکیش وەکو ئاژەڵەکانی تر ڕێژەیەکی بەرچاو گەنمەشامی و سۆیای بەکاردێ بۆ خۆراکەکەی تا بتوان لە گۆشت و لە هێلکەکەی مرۆڤ سوود وەرگێ هەروە کە ئاماژەمان کرد ڕێژەیەکی زۆر پیساییان هەیە ئەم ئاژەڵانە بە هەر شێوەیە کە لێرە ئاماژە کراوە لە هەر چرکەیەک 52 کیلو پیسایی بەرهەم دێت کە ساڵانە نزیکەی 7 ملیار ئاژەڵ لە سەرتاسەری جیهانە ئەکوژرێ بۆ خۆراکی مرۆڤ کە ئەگەر بەراوردی بکەین ئەو 7 ملیارە کە لە هەر چرکەیەکە 50 کیلۆگرام پیسایی بەرهەمدێنن ئەم ڕێژە زۆرە جگەلەوەی کە گازی میسان بڵاوەکاتەوە دیسان ئەڕژێتە ناو دەریاکان و ڕووبارەکان و یا لە ناو خاکە بەهەرحاڵ ئەیشارنەوە کە ئەمە لایەنی ژینگەیشی هەیە و کاریگەری نەرێنی لەسەر ژینگە هەیە لێرە ئاماژە بەوە کراوە کە 80% ئەنتیبیۆتیک و میکرۆب کوشت دژە میکرۆب بۆ کێڵگەکان بەکاردێ بەهەرحاڵ ئەمە بابەتێکی ترە و جیاوازە کێڵگەکانی ئاژەڵان بەرپرسیان لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا 51% ئەو گازانە کە لە هەوا بڵاوە بێتەوە
بەهۆی ئەم کشت و کاڵی ئاژەڵی و بەرهەمهێنانی خواردنی گۆشتە. باشە، ئێستا لەم دۆخەدا کە تا ئێستا زانیمان کە بۆ خواردنەکانمان چەند زەوی کشت و کاڵ و ئاو وزە و گازی زیان بەخش لە هەوا بڵاو ئەبێتەوە، ئێستا لەوانەیە پرسیار بکەن بڵێن باشە ئێستا ئێمە چی بکەین؟ ئایا دەکرێت نانیش نەخۆین لەبەرەوەی کاریگەری نەرێنیمان لەسەر ژینگە نەبێت؟ نەخێر. پرسیارەکە وەڵامەکە زۆر ئاسانە و هەر کەسێک بە بەشی خۆی ئەتوانێ ئەو لایەنە کەم بکاتەوە و بە هەمان شێوە خواردنی خۆیشی بخوات و تەندروستیش بێت و هیچ کێشەی خواردنی نەبێت. باشە، دوو ڕێگە چارە هەیە بۆ ئەم شتا، بۆ ئەوەی کە ئێمە بتوانین کەمترین کاریگەریمان هەبێ لە ڕێگەی خواردنمانەوە لەسەر ژینگە. یەکێک لەوانە ئەوەیە کە ئێمە خواردنەکانمان لە ئێستاوە بەدووە بزانین بەو زانیاریانە کە ئێستا دەستمان کەوتووە بتوانین و بزانین ئەم جارە چۆن خواردنەکانمان هەڵبژێرین. هەروە کە بینیتان لە ئامارەکانە بەرووبوومی ئاژەڵی و گۆشت بە تایبەت ڕێژەیەکی زۆرتر لە ئاویان پێویستە، لە زەوی کشت و کاڵیان پێویستە و لە وزە بە هەمان شێوە و ڕێژەیەکی زۆر زیاتر لە ڕووەکەکان گازی زیانبەخش لە هەوا بڵاوەکەنەوە. واتە ئێمە ئەگەر بتوانین ڕێژەی لە خواردنەکانمانە تا ئەو شوێنەی کە پێمان ئەکرێ، تا ئەو شوێنەی کە ئەتوانین لە ژیانی ڕۆژانەمانە ئەو خواردنانە لە سفرەکانمان کەم بکەینەوە، یان ئەگەر توانیمان لە ئایندەیە ئەسڵەن بیان سڕینەوە. باشە، ڕێگەیەکی تر کە ئێمە ئەتوانین کاریگەر بین لەسەر ئەوەی کە خواردنەکانمان کەمترین زیان بە ژینگە بگەێنێت ئەوەیە کە چیتر خواردنی بە فیرۆدراومان نەبێت. چۆن ئێمە وەکو کۆمەڵگایەکی ئاینی بەهەرحاڵ هەر کاتێک لە دەرەوە لەسەر جادە پاروێک نان ئەبینین یان نانێک ئەبینین هەڵی ئەگرین و ئەیخینە گۆشێکەوە و نان وەکو نیعمەتێک سەیر ئەکەین. بەڕاستی هەموو خواردنەکان نیعمەتێکن و هەموو خواردنەکان گرنگە کە بە فیڕۆ نەدرێن و ئێمە دەبێ هەست بە پرسیارەتی بەرامبەر ئەو خواردنانە بکەین لەبەرەوەی ئێستا ئیتر ئێمە ئەزانین کە چ ڕێژەیەک لە سەرچاوە سروشتیەکان بەکاردێت تا ئێمە نانێک یان تەماتەیەک یان برنج یا هەر جۆرێکی تر خواردن دەست ئەکە. بۆیە زۆر گرنگە کە لەمە بەدووە ڕێژەی ئەو خواردنە کە بە فیڕۆ ئەدەین بگەێنین بە ئاستێک کە بتوانین بڵێن هیچ پاشماوەیەکی خواردنمان نییە، کە ئەمیش خۆی چەند ڕێگەیەکە کە خۆی ئەتوانێت من ئێستا بتوانم ئاماژە بە چەند خاڵێک بکەم. ئەوەیە کە کاتێک ئەڕۆین بۆ کڕینی کەلوپەلی خواردن تا ئەو شوێنەی پێمان ئەکرێ و ئەتوانین کەمترین خواردن بکڕین و لە کاتی دروستکردنی خوانەکانە بە هەمان شێوە بە ڕێژەیەک کە ئەزانین ئەتوانین بیخۆین بەهەرحاڵ هەر خێزانێک بە هەر ڕێژەیەک کە هەن بەقەدەر پێداویستیەکەی ئەو ژەمە خواردنەکە لێ بنێرژێ و زیاتر لە پێویست نەبێت، هەر کەسێک بە بەشی خۆی خواردنەکەی خۆی تەواو بکات و دواتر ئەو خواردنە بە هەر جۆرێک لە جۆرەکان با بەکار بێت، با بە فیڕۆ نەدرێت کە ئامارەکان ئێستا ئەڵێن 1/3 خواردنەکانی مرۆڤ لە تەنەکەی خۆڵە، کە ئەمە بەڕاستی کارەساتە نە لە ڕووی ئاینیەوە نە لە ڕووی ئەخلاقی و مرۆڤایەتیەوە
هیچ جۆرێک لە جۆرەکان دروست نییە کە مرۆڤ بەو شێوەیە خواردنەکەی بەو ئاسانیە بکاتە تەنەکەی خۆڵەوە. باشە، هەروواکە بینیتان لە ئامارەکان و بارحاڵ ئێستش ئاماژەم پێکرد ڕێژەیەکی زۆر لە ئاو وزە و زەوی کشت و کاڵ بۆ بەروبوومی ئاژەڵی بەکاردێت کە ئەم ساڵانی ڕابردوو بە تایبەت لە ساڵی 2016 کە 191 وڵات کۆبوونەوە لە پاریس و تەوافقنامەیەکیان ئیمزا کرد کە لە ساڵی 2020ەوە بەڕێوەی ببەن کە بتوانن وڵاتەکان ڕێژەی بڵاوبوونەوەی گازەکان یان لە هەوا کەم بکەنەوە کە ببێتە هۆی دابەزینی پلەی گەرمای زەوی و ئەو کێشەی گۆڕانکاری کەش و هەوا کەمتر بێتەوە و نەمێنێت. یەکێک لەو خاڵانەکە وڵاتەکان ئیمزایان کرد ئەوە بوو کە ڕێژەی بەرهەمهێنانی گۆشتیان لە 125 کەم بکەنەوە کە ئەمەش بە هەمان شێوە ئەبینین کە بە بۆنەی کاریگەری بەرهەمهێنانی گۆشتەوە هەیە لەسەر ژینگە و ئەو لایەنە نەرینیانەی کە هەیەی و حکوومەتەکان لە ئەو ساڵەوە بەتایبەت کە دەستپێکی بەڕێوەبردننی ئەو تەوافقنامەیە دەبێ هەوڵ بدەن بۆ کەمکردنەوەی بەرهەمهێنانی گۆشت و هەوڵ بدەن بۆ ئەوەی کە بتوانن ئەو پێداویستیە و ئەو پرۆتئینەی کە مرۆڤ پێویستەتی کە هەروە کە ئەبینین و بینیمان لە ئامارەکان بە تەواوی ئەوەوە کە ئێمە ئاژەڵ بەکاردێنین بەرهەم دێنین بەڵام ڕێژەیەکی زۆر لە پرۆتئینی خواردنی مرۆڤەکان بە پێچەوانەوە لە ڕووەکەکانەوە دەستیان ئەکەوێت و ڕووەکەکان زۆرێک لە ڕووەکەکان پرۆتئینی پێویستی جستەیان تێدایەوە بەو بۆنەیەوە و بە بۆنەی کلایمت چێنج و گۆڕانکاری کەش و هەوا و حکوومەتەکان و ڕێکخراوی کشت و کاڵینەوە یەکگرتووەکان هەڵساون بە داڕشاندنی چەند پلانێک کە بتوانن پرۆتئینی ڕووەکی یا وەکو خۆت گۆشتی تاقیگە دروست بکەن کە بتوانن کەمترین کاریگەریان لەسەر ژینگە هەبێت خواردنەکانمان. باشە، ئێمە ئەگەر بمانەوێ ئاماژە بەوە بکەین کە لە خواردنی ڕۆژانەکانمانە ئەگەر بمانەوێ هەڵسەنگاندنێک بکەین لە نێوان ئەوەیە کە ژەمێکی گۆشت و بەروبوومی ئاژەڵی بخۆین یاخود ژەمێکی تەواو ڕووەکی بخۆین کە چۆن کاریگەری ئەبێت ئەگەر سەیری ئەم وێنەیە بکەین بۆ ژەمێکی گۆشت و بەروبوومی ئاژەڵی پێویست بە یعنی بۆ تەنها یەک کەس ژەمێک بۆ یەک کەس پێویستی بە 2 زەوی تۆپی پێ هەیە کە خواردنی بۆ 1 ساڵی یەک کەس دابین بکات. بەڵام ئەگەر ئێمە بین ئەو 2 زەویە ئەو قەبارە زەویەی کە بۆ خواردنی 1 ساڵی گۆشتی یەک کەس بەکاردێ بە هەمان شێوە بین لە باتی ئەو دانەوێڵەیە کە بۆ بەرهەمهێنانی گۆشت بەکاری دێنین ڕووەکی شایەنی خواردنی مرۆڤی تێدا بچنین ئەتوانێ خواردنی 14 کەس بۆ 1 ساڵ دابین بکات. واتە ئێمە زەویەکی زۆرمان داگیر کردووە و خواردنێکی کەمتر بۆ کەسانێکی کەمتریشمان بەرهەمهێناوە. بۆیە ئەمە لێرەیە ئەبینین کە گرنگە چۆن ژەمە خۆراکەکانمان هەڵبژێرین کە زەویەکی کشت و کاڵی کەمتر بەکاربێت بۆ خواردنەکانمان. بە هەمان شێوە ئێمە ئەگەر سەیری ئەوە بکەین و بزانین بۆ ژەمێکی خواردنمان چەند لیتر ئاو بەکاردێت، ئێستا لە ئامارەکانی پێشووترە ئاماژەمان بەوە کرد کە بۆ بە وردی باسمان لە
هەر مادەیەکی خۆراکی کرد بەڵام لێرەیە ئەگەر ئاماژە بە ژەمێک بکەین بۆ نمونە بۆ ژەمێکی گۆشت ئەگەر ئێمە ژەمێک بخۆین کە گۆشتی تێدا بێ و ئەو گۆشتە بۆ نمونە ئەگەر هەڵە نەبم نزیکەی 200 گرم گۆشتە 4542 لیتر ئاو سەرف ئەبێت تا ئەو ژەمە گۆشتە بەرهەم بێت بەڵام ئەگەر ژەمێکی مریشک بێت 1250 لیتر ئاو پێویستە و ئەگەر ئەو ژەمەمان تەنها لە ڕووەکەکان پێک بێت واتە هیچ گۆشت و مریشکێکی تێدا نەبێت 370 لیتر ئاو بەکاردێت و سەرفە بێت تا ئێمە ئەو ژەمە بخۆین واتە ئەگەر ببینین ڕێژەیەکی زۆر لە ئاو پێویستە بۆ ئەوەی گۆشت و مریشک بەرهەم بێت بە بەراورد لەگەڵ ژەمێکی خواردنی ڕووەکیدا و بە هەمان شێوە ئەگەر ئێمە هەڵسەنگاندنێک بکەین لە نێوان شیری مانگا و شیری شۆڤان کە چەند کاردانەوەی هەیە واتە لە ڕووی بڵاوبوونەوەی گازەوە چ لە ڕووی ئاو بەکارهێنانی زەوی کشت و کاڵەوە شیری مانگاکە بەهەرحاڵ شیرێکە هەزاران ساڵە لەوانەیە مرۆڤ بەکاری هێناوە و سوودیشی هەبووە و بەهەرحاڵ لە ژەمە خۆراکی مرۆڤە کاریگەری هەبووە بەڵام ئەوەی کە هەیە ئەوڕۆ ئەبینین تا بەرهەم بێت چەند کاردانەوەی لەسەر ژینگە هەیە لە بەرابەری ئەودا ئێمە شیری شۆڤان شیری سۆیا شیری بادام و شیری برنجمان هەیە کە لە ڕووەک دروست ئەکرێن بەڵام ڕێژەی کاریگەری نەرێنیان لەسەر ژینگە کەمترە و بە دڵنیاییەوە بە سوودن ئێمە کۆمەڵێک زانیاریمان لەلایە و بەپێی ئەو بە دوواداچوونەی کە من لە 4 ساڵی ڕابردووە کردومە زۆرێک لە ڕاستیەکان هەن کە ئێمە پێمان نەوتراوە نە لە مەکتەب نە لە لای میدیاکانەوە نە لە بەهەرحاڵ ئەو مارکت و بازاڕێک کە ئەوڕۆ هەیە شیری مانگا بۆ نمونە ڕاستە بە سوودە ڕاستە باشە بەڵام بە پیشەسازی بوونی شیری مانگا و بەرهەمهێنانی گۆشت بە هەمان شێوە من پێم وان نییە ئەو گۆشت و بەروبوومی ئاژەڵیە وەکو جاران تەندروست بێت و بەڕای من کۆمەڵێک بابەتی شاردراوە هەیە کە ئاماژەی پێ ناکەن بۆ نمونە ئێمە کورجیمان هەیە ڕاشی و تەحیناکە 7 جار زۆرتر لە شیری مانگا کەلسیۆمی تێدایە و پرۆتئین لە ناو ڕووەکەکانە بە فراوانی دەسەکەوێت وەکو فاسولیاکان وەکو سۆیا کە ئەمە هیچ کات پێمان نەوتراوە هەر کات باسی پرۆتئین و کەلسیۆمە یەکەم جار شیری مانگا و گۆشتمان پێشنیار ئەکرێت لە کاتێکە ئەمە دوورە لە ڕاستی و لە ڕووەکەکانە بە هەمان شێوە ڕێژەی مادە خۆراکی پێویست و تەندروستی مرۆڤ دەست ئەکەوێت ئەگەر لێرە سەیری بکەین بۆ بەرهەمێنانی 1 لیتر شیری مانگا 3.2 کیلوگرم دوانەی ئۆکسیدی کەربۆن لە هەوا بڵاو ئەبێتەوە پێویست بە 9 متر چوارگۆشەی زەوی کشت و کاڵە تا ئەو شیرە ئەو 1 لیتر شیرە بەرهەم بێت و بە هەمان شێوە 628 لیتر ئاو سەرفە بێت لە بەرابەر ئەوەدا شیری شۆڤان کەمتر لە 1 کیلوگرم دوانەی ئۆکسید کەربۆن بڵاو ئەکاتەوە بۆ 1 لیتری کەمتر لە مترێک چوارگۆشەی زەوی کشت و کاڵ پێویستە بۆ بەرهەمهێنانی ئەو شۆڤانەی کە بکرێت بە شیر و تەنها 48 لیتر ئاو پێویستە واتە بەم بەراوردەکە ئەبینین ڕێژەیەکی کەمتر لە گاز و لە ئاو گاز لە هەوا بڵاوە بێتەوە ئاو کەمتر بەکاردێ و زەوی کشت و کاڵێکی کەمتر بەکاردێ بۆ شیرێکی ڕووەکی دیسان ئەگەر ئێمە سەیری بڵاوبوونەوەی دوانەی ئۆکسیدی کاربۆن لە هەوا بکەین بە پێی ژەمە خۆراکەکان ئەبینین کە ئەگەر کەسێک زیاتر لە 100 گرام
گۆشت بخوات لە ڕۆژێکدا 7.90 کیلوگرام دوانێ ئۆکسیدی کەربۆن لە هەوا بڵاو ئەبێتەوە بە بۆنەیەوە. ئەگەر کەمتر لە 100 گرم بخوات 5.63 کیلوگرام، ئەگەر کەمتر لە 50 گرام لە ڕۆژێکدا 4.67 کیلوگرام دوانێ ئۆکسیدی کەربۆن بڵاو بێتەوە. فلکسیتریان ئەو کەسانەی کە ژەمە خۆراکیان بەو شێوەیە پێک دێکە گۆشتی سوور و گۆشتی مریشک ناخۆن، بەڵام گۆشتی ماسی ئەخۆن کە ئەبینین بە سڕینەوەی گۆشتی مریشک و گۆشتی سوور ڕێژەیەکی کەمتر لە گازی دوانێ ئۆکسیدی کەربۆن لە هەوا بڵاو ئەبێتەوە بە بۆنێ ئەو ژەمە خۆراکیانەوە و ڕووەک خۆرەکان واتە ڤجیتریەنەکان 3.81 کیلوگرام دوانێ ئۆکسیدی کەربۆن بە بۆنەی خواردنەکەیانەوە بڵاو بێتەوە. ڤجیتریەنەکان ئەو کەسانن کە بە هیچ جۆرێک لە گۆشتەکان ناخۆن واتە گۆشتی سوور، مریشک یان ماسی بە هیچ شێوەیەک ناخۆن، تەنها بەروبوومی ئاژەڵی ئەخۆن. و ڤیگن یان ڤیگنەکان کە ئەو کەسانن کە بە هیچ جۆرێک لە ژەمە خۆراکەکانیانە هیچ جۆرێکی گۆشت و هیچ جۆرێکی بەروبوومی ئاژەڵی بەکار نێنن. بەرحاڵ ڤیگنەکان بە بۆنەی ئەو بڕوایەوە کە پێویستیان هەستەکەن پێویستیان بەوە نییە کە چیتر ئاژەڵێک بەکار بێت بۆ خواردنیان، ئەو بابەتانە ئەسڕنەوە لە ژەمە خۆراکیان کە هەروە کە ئەبینین بە بەراورد لەگەڵ ژەمە خۆراکەکانی تر و کەسەکانی تر ڕێژەی ئەو دوانێ ئۆکسیدی کەربۆنە کە بە بۆنەی ژەمە خۆراکیانەوە بڵاو ئەبێتەوە زۆر کەمترە. بۆ نمونە ئەگەر کەسێک زیاتر لە 100 گرم لە ڕۆژدا گۆشت بخوا ئەوە 7.90 کیلوگرام، بەڵام کەسێکی ڤیگەن کە هیچ جۆرە بەروبوومێکی ئاژەڵی و گۆشت ناخوات کەمتر لە 3 کیلوگرام دوانێ ئۆکسیدی کەربۆن لە هەوا بە بۆنەی خواردنەکەیەوە بڵاوە بێتەوە کە ئەمە ڕێژەیەکی بەرچاوە و ڕێژەیەکی کەمە. لە ڕۆژانێکە کە نزیکەی 1 ملیار کەس لە جیهاندا پێویستی بە خۆراکی ڕۆژانەی واتە دەستڕەسی بە خۆراکی پێویستی ڕۆژانەی نییە، ئێمە ئەبینین کە دیسانەوە ڕێژەیەکی زۆر لە کشتتوکاڵ و زەوی کشتتوکاڵ و دانەوێڵەکان بۆ بەرهەمهێنانی گۆشت بەکاردێواتە ئەگەر لە موێنەیە ببینین 16 کیلوگرام دانەوێڵەی سۆیا و گەنمشامی بەکاردێت تا 1 کیلوگرام گۆشت بەرهەم بێت کە ئەم 1 کیلوگرامە تەنها خواردنی ڕۆژێکی لەوانەیە 2 کەس بێت. بەڵام ئەو 16 کیلوگرام دانەوێڵەی سۆیا بەرحاڵ سۆیا مادەیەکی خۆراکیە کە مرۆڤیش ئەتوانێت بەکاری بێنێ بە چەند شێوازێک و گەنمەشامی بە هەمان شێوە، یان ئەگەر ئەو زەوی کشتتوکاڵە بۆ ڕووەکی شایانی مرۆڤ بەکار بێت، ڕۆکی خواردنی شایانی مرۆڤ بەکار بێت وەکو مێوەکان، سەوزەکان، پاخلەمەنیەکان، ئەوە هەر ئەو ڕێژە زەویە ئەتوانێت خواردنی 20 کەس دابین بکات لە ڕۆژێکە کە ئەبینین ئەمە ڕێژەیەکی زۆرە بەڕاستی و بە گۆڕان کاری لە زەوی کشتتوکاڵەکانە مرۆڤ ئەتوانێت کێشەی برسیەتی جیهان بە جۆرێک لە جۆرەکان و تا ڕادەیەک چارەسەر بکات. بە هەمان شێوە کێشەی کەم ئاوی لە جیهانە هەیە لە ساڵانی ڕابردووە بە بۆنەی زیاتر بوونی دانیشتوانی زەوی و لە ئێستاە بە هەمان شێوەی تەنگژەی کێشەی برسیەتی کێشەی ئاو هەیە کە ڕۆژانە نزیکەی 1 ملیار کەس لە جیهاندا ڕۆژانە خواردنی ڕۆژانەی ئاو و پێداویستی ڕۆژانەی ئاوی بە زەحمەت و لە هەندێک شوێنە بەڕاستی دەست ناکەوێت، واتە ئێمە ئەبیسین کە بۆ خواردنی بۆ تەنها خواردنەوەی ئاو هەندێجا لە هەندێک وڵاتە پێویستە 6 ساعت لە ڕۆژێکە بەڕێوە بچن یا لە سڕەیە بن تا تەنها ئاوی شایانی خواردنەوەیان دەستکەوێت. ئەمە لە کاتێکایە
کە ڕێژەیەکی زۆر لە ئاوی شایانی خواردنەوە مرۆڤ بەکاری دێنێ بۆ کشت و کاڵ و بۆ خواردن، کە ئەگەر لەم وێنەیە ببینین بۆ بەرهەمهێنانی یەک برگەری گۆشت پێویست بە ئاوێکە کە مرۆڤ ئەتوانێ بەو ڕێژە ئاوەی 20 جار خۆی بشوات، واتە ڕێژەیەکی زۆر ئاو بەکار دێت تا برگەرێکی گۆشت بەرهەم بێت. دیسان ئەگەر سەیری ئەمە بکەین کە بزانین ئەگەر یەک ڕۆژ هیچ گۆشتێک و بەروبوومی ئاژەڵی نەخۆین تا چەند ئەتوانین کاریگەر بین لە کەمکردنەوەی کاریگەری نەرێنیمان لە ڕێگەی خواردنەوە بۆ سەر ژینگە. ئەگەر یەک ڕۆژ هیچ گۆشتێک و بەروبوومی ئاژەڵی نەخۆین ئەوە 5,000 لیتر ئاو کەمتر بەکار هاتووە بۆ خواردنەکانمان و کەمتر لە 20 کیلۆگرام کەمتر دانەوێڵە بەکار هاتووە دیسان بۆ خواردنەکانمان. 30 میتر چوارگۆشەی زەوی کەمتر بەکار هاتووە دیسان بۆ خواردنەکانمان. بە هەمان شێوە 9 کیلۆگرام دوانەی ئۆکسیدی کەربۆن کەمتر لە هەوا بڵاو ئەبێتەوە بە بۆنەی خواردنەکانمان و لە کۆتاییە ئاژەڵێک کەمتر بەدەستکرد ئەتوانین بڵێن زاوزەی پێ ئەکرێت و ئاژەڵێک کەمتر دروست ئەبێت کە لە کۆتاییە بکوژرێت بۆ خواردنەکانمان، کە هەر ئەو ئاژەڵە خواردنی ئەو ئاژەڵە و زەوی کشت و کاڵێک و ئاوێک کە بەرهەم دێت بۆ خواردنی ئەو ئاژەڵە تا ئێمە بتوانین گۆشتەکەی بخۆین زۆر زۆر کەمترە بێت ئەگەر ئێمە لە ڕۆژێکە هیچ بەروبوومێکی ئاژەڵی نەخۆین. لە کۆتاییە دەمەوێت ئاماژە بەوە بکەم کە قەرار نییە لە ئەوڕۆوە ئێمە واز بێنین، واتە ئێوە واز بێنن لە خواردنی گۆشت و بەروبوومی ئاژەڵی. ئەتوانرێ ئەمە وەکو پرۆسەیەک هێواش بێت و بیری لێ بکەنەوە کە بە کەمتر بەکارهێنانی گۆشت و بەروبوومی ئاژەڵی چۆن ئەتوانن کاریگەریتان بێت لەسەر ژینگە و هەوڵ بدەن کە کەمی بکەنەوە و ئەگەر پێتان کرا بیسڕنەوە، چونکە بەڕاستی جگە لە ئەو لایەنە ژینگەیە و ئەو کاریگەری نەرێنیە کە لەسەر ژینگە هەیەی کاریگەریەکی نەرێنی لەسەر تەندروستی هەیە و دوور نییە کە ئێستا باشە لەم کاتەیە ئاماژش بەوە بکەین کە ئەم پەتایە بۆ نمونە پەتای کۆڤید-19 و کۆرۆنا و بە هەمان شێوە پەتاکانی ساڵانی ڕابردوو وەکو ئەنفلۆنزا لە ڕێگەی ئاژەڵەکان و واتە بەرهەمهێنانی گۆشتەوە بووە کە بەڕاستی مەترسی خستووەتە سەر تەندروستی تاک و کۆمەڵگا، واتە بە پێی ئاماژەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی تا کاتێک خواردنی گۆشت بەردەوام بێت مەترسی نەخۆشیە ژەهراویەکان و ئەم پەتایانە هەر بوونیان هەیە. دیسانەوە ئەڵێم وەکو هەموو ئەو کارانەی کە ئێمە ڕۆژانە ئەیکەین بۆ ئەوەی کە ژینگە بپارێزین، وەکو کەمتر بەکارهێنانی پلاستیک، وەکو بەکارهێنانی کیسەی قوماش، وەکو کەمتر بەکارهێنانی ئاو و چاندنی نەمام و هەموو ئەو کارانە کە ئەکرێت بۆ پاراستنی ژینگە، خواردنی هەڵبژاردننی خواردنەکانمان بە هەمان شێوە ئەتوانێت کاریگەری بێت و ئێوە خۆتان ئەتوانن وەکو تاکە کەس و لە ناو خێزانتانە ئەتوانن ئەم کاریگەریەتان هەبێت و ئەتوانن جێبەجێ بکەن. دووبارە سپاسی کاک کارزانەکەم، دووبارە سپاسی کاک سەروەر قەرەداغیەکەم و ڕێکخراوی سروشتی کوردستان بۆ ئەو سمینارەوە بۆ
پرۆژەی گرین سکوڵ قوتابخانەی سەوز بەڕاستی شۆڕشێکە کە ئەوڕۆ ئەتوانین هەمومان پێکەوە لە کوردستانە بۆ ژینگەیەکی سەوزتر و بۆ بەجێهێشتنی ژینگەیەکی باش بۆ ئایندەکانمان ئەتوانین هەنگاو بنێن. دووبارە سپاستان دەکەم